ئەم کاتتان باش دەستێوەردان یان خۆ هەڵقورتاندنە ناو کاروبارە زۆر تایبەتیەکانی یەکتری دیاردەیە کە زۆر لە ناو ئێمەی کووردا بەزەقی دەردەکەوێت. باسێکە ئەم شەو لەگەڵ میوانە ئازیزەکانمان تاوتوێی دەکەین مامۆستای شانۆکار دکتۆر فازڵ جاف، نووسەر و شاعر مەهاباد قەرەداغی لەگەڵ نووسەر مامۆستا ئاماد شاکەلی بەخێراتتان دەکەین. پێش ئەوەی بچینە ناو باسەکەمان ڕای چەند کەسێکمان وەرگرتووە و با بچین تەماشای ڕای ئەوانیش بکەین گویان لێ بگرین. فەرموو لەگەڵ. والله الكردستان تداخل جيانا كيتشي وافرت اذا زورش يا كوري زورتر اقلك زور جار هاشك اف تداخل زور سر جيانا كيتشي وافرتي بيا هوكاري كيشد جورا سر جياناوي كيتشي انوي افرتي حتى جاري گەیشتەوی ڕادەی تووشی خۆکوشتنی بووە یان تووشی کێشێکی گەورەترش بێ لەگەڵ ماڵە خۆ لەگەڵ خێزانە خۆ. تەداخڵکردنی کەسێک بۆ کەسێکی ترگەر ئازیزترین کەسیش بێت بەڕای من شتێکی باش نییە. ئەو کەسەی کەوا سەرکەوتو و کەسانی تەداخلی ژیانی دەکەن وا لێ دێکە متمانەی بەخۆی نابێت لە کارەکانی سەرکەوتو نابێتن. لە کۆمەلگە ئێمەدا مداخەلە وەکو عادەتێکی لەگاتووە لە ئاستێکی زۆر بەرزدایە. بەڵام بڕای من مداخەلە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت. مداخەلەکان ئەخە شێوازی هەیە، جۆرێکیان دەتوانێت هەندێک شێوەیان دەتوانێت دروستم کاندێک شێویان بتوانێت بمڕوخێنێت. ئەگەر تەداخلی ژیانی کەسان بکەن واتە دەبێت کەسەکە بە پێی ڕای تۆ بیرڕای تۆ بجوڵێتەوە و ژیانەکەی خۆی بە بیرڕای تۆ بجوڵێتەوە. ژیان وای لێ هاتووە هەموو کەس تەداخلت دەکا، بەس ئەوە شتێکی باش نییە و 195 بگرە زیاتریش 199 دەتوانی بڵێ لە کۆمەلگای ما کەسەکان تەداخلی ژیانی کەسەکانی تر دەکەن و ئەوە بە من یعنی با کەسەکان هەوڵ بدەن خۆیان بگۆڕن، نەک ئەوەی یەکەم جار هەوڵ دەدا ئەتۆ بگۆڕی بەس خۆی ناگۆڕی لەبەر خۆت ناگۆڕی خۆت بگۆڕە پاشان کەسەکانی تکە بگۆڕن. من حەزم لێنیە بە هیچ شێوە کەسێک تەداخلی ژیانم بکە و بە زۆر بەکەمش تەداخلی ژیانی بەرامبەرەکەم دەکەم. زۆر جار وێشتەکە زۆر شخصیە، زۆر پەیوەندی بە خۆتەوە هەیە، ئەوە پێویست ناکە کەسکە بێت تەداخل بکات یا خۆت بێت ڕێیترت بۆ دانێەوە تۆ چونکە قەنەعاتەوەیە کە خۆت لەسەر ینی مێشکی خۆت بڕیار دێت. مەهاباد خان بەڕای جەنابەت ئەم دیاردەیە بۆچی ئەگەڕێتەوە و بۆچی وازەقە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا؟ دیارە ئەمە پەیوەندی هەیە بە گەشەسەندنی ئاستی کۆمەڵگەکانەوە، ئاستی کللتوری و ڕۆشنبیری کۆمەڵگەکان لە کۆمەڵگە فەردگەراکانە تایبەتمەندیەکانی تاک بۆ خۆی پارێزراوە و کۆمەڵ لە هەر ینی لە دام و دەستگاکانە تەنانەت لە ناو خێزانیشە ڕێز لەو تایبەتمەندیانەی تاک ئەگرن. ئەمە لە ئاستی گشتیشا کاری بۆ دەکرێت، لە ئاستی پەروەردەیە کاری بۆ دەکرێت کە تاک تایبەتمەندیەکانی خۆی ڕێزی لێ بگیرێ و بەردەوام تاکیش گەشە بەم دۆخەی خۆیەدا کە ڕێز لێگیراو بێ و ڕێز لە تایبەتمەندیەکانی بەرامبەر بگرێ. بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەیە کۆمەڵگەیەکی گەشە سندونین ڕەنگە بڵێن هەموو ئامرازەکانی کۆمەڵگەیەکی پێشکەوتوو بەکارەهێنین. ئەو ئامرازانەی لە پەیوەندی بە جیهانگیریەوە هەیە لە لای ئێمە هەموو هەیە، بەڵام لە ڕووی ئاستی کللتوریەوە لە ئاستی کۆمەڵایەتیەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە ئێمە دەتوانین بڵێن بۆ سەردەمی دەرەبەگایەتی ئەگەڕێتەوە، ینی ئەوە پەیوەندی بە کللتوری خێڵگەراییەوە هەیە. مامۆستا فازڵ تاکی ڕۆشنبیر چه ئەرکێکی هەیە لەم بوارە وەکو تاک؟ خۆی کە باس لە ئەوەکەی مرۆڤ چەند دەستەکاری یەکێکیکەوە دەدات، چەند دەچێتە ناو ژیان یەکێکیکە یان چەند بۆی هەیە بڕیار بدا لەسەر ژیان یەکێکیکە. ئەمە پەیوەندی بەوەیە ئینسان چەند بیر لە بابەنجەخت لەسەر بوونی خۆی ئەکات یا بە شێوازێکی کە بڵێن ئەوەی کە پێوترە فەلسەفەی فەردیەت ئیندیڤیدوالیزم و زانینی بایەخی تاک ئازادی تاک لێوە دەست پێ ئەکات. ئەمجا ئەوە بە حەقیقەت ئەگەر لە کۆمەلگایەکە تاک ئیش لەسەر خۆی بکا و بزانێت سنووری
ئازادیەکانی خۆی لەکوێیە و سنووری ئازادی تاکی بەرامبەر لەکوێیە ئەوە ئەسلی پەروەردەیەکی فکریە و ئەو پەروەردەش بە حەقەت دەبێت لە مناڵیەوە دەست پێ بکە دەبێت لە مناڵیەوە مناڵ تێبگەێنێ کە کە ئەو تاکێکی تایبەتە ئەوەی بەرامبەریشی تاکێکی دیکەیە سنووری ئەم لە سنووری ئەو تەواو ئەبێ وەک لە فەلسفەیە ئەڵێ لە فەلسفەی وابزانم وجودیەت ئەڵێ بۆت هەیە دەستت بەکاربێنیت چەند دەست بەکاردێنی دەست بەکاربێنە بەمەرجێک نەگاتە لوتی من لە لوتی من مەدە ئەلەوێ سنووری ئازادی ئەوەستێت ژیانیش بە حقیقەت ئەبێ فەرد وای تێبگا یا تاک وای تێبگا کە ئیش بۆ خۆت بکەی ئیش لەسەر خۆت بکەی ژیان بەشی ئەوە ناکات جەخت لەسەر ژیانی خەڵکی تر بکەی ئیش لەسەر ژیانی خەڵکی تر بکەی ئێمە لە ڕۆژێکا ڕۆشنبیر چییە لێرە؟ بڵێ ئەرکی ڕۆشنبیر ئەوەیە بەڕای من جەخت لەسەر ئازادی تاک بکە ئیش لەسەر ئەو ئازادیە بکە کە تاکێکی ئازادە بەمەرجێک ڕێز لە ئازادی خەڵکی تریش بگرێت ئەوە ئیشی ڕۆشنبیرە بەڕێی جەنابەت ئەوەی کە لەناو بواری ڕۆشنبیری ئێمە هەیە ڕۆشنبیر تا چ دەورێکی هەبوو تا ئێستا ئایا لەناو ڕۆشنبیرەکانیشا هەمان گرفت نییە کە ئەو دەخالەتکردنی سنوور بەزاندنی یەکتری بێگومان هەیە ئێمە ناڵە ڕۆشنبیری کورد گەیشتۆتە ئەو ئاستەی کە تەواو ئێستا باوەڕی بە ئازادی تاک هەیە تەنانەت بە ئازادی خۆی هەیە یا ئازادی بەرامبەرەکەی نەوروشێنە بەڵام من مەبەستم لێرە ئەوەیە ژیان بۆ خۆی ئەگەر فەرد تێی بگا و یا ڕۆشنبیر تێی بگا ئەوە نییە بەشی ئەوە ناکات تۆ دەست لە کاری خەڵکی تر بەربدەیت یعنی با بڵێن من بەبەستمەوە بڵێم ڕۆژانە ئێمە 24 سەعاتمانەیە 8 سەعاتی ئەنووین 8 سەعاتی کارەکەی 8 ساعتەکەی تریشی مەشغوڵی خەڵکی ترین بڵێ بۆ ئەوەی نان بخۆی بۆی چێژ لە ژیان ببینی بۆی کتێب بخوێنیتەوە بۆی فیلم ببینی بۆ ئەوەی سەفەر بکەی باشە ئەمە سەعاتە بەشی خۆت ناکە چۆن ئەتوانیت چی ئەمێنێتەوە بۆی بڕۆیت دەست لە کاری خەڵک وەربدەیت کاک ئامان شاکەلی جەنابەت ڕەت چی بوو لە قسەکانی مامۆستا فازڵ جافە دەبێت یەکەم جار بزانین بەست لە ڕووناکبیر چییە یا ڕۆشنبیر بە کێ ئەڵێ ڕۆشنبیر ڕۆشنبیر بەتە ئەگەر مەبەست نووسەر بێ یا کەسێک کە خەریکی هونەرە بتێنێتەوە ڕاستە خۆیان ناڕاستە خۆ دەسەقینە ناو کاری خەڵکەوە چونکە ئێمە ئەنووسین کە ئەنووسیت بە خەڵکەڵی ئەوە بیر و بڕای منە تۆ ڕەنگە کەسانێک ڕابەرایەتی کۆمەلگاکەن نوێشتە باشەکان پیشانی خەڵک بن پیشانی گەنجەکانی بن ئەوانە ئەرکیانە کە ئەو ڕێگایە ڕووناکەنەوە بەردەمی ئەوانی تر ئەمان چیان کردووە تا ئێستا تا ئەم کاتێک کە ئێمە قساکەین وا ئەزانم ڕووناکبیری کورد یا ئەوەی کە ڕووناکبیری کورد با بڵێن نەبووتە ئەو هێزەی بتوانێت کار بکاتە سەر کۆمەڵگا من ئاوای تێگەم ئێمە هێشتا ئەو هێزەمانە ڕەنگە تاک یەک دوو کەس لەوێ هەبێت بەڵام وەکو کاینێک کۆمەڵە نووسەرێک یا کۆمەڵە ڕووناکبیرێک یا کۆمەڵە هونەرمەندێک بتوانێت ڕێژکەی ژیانی خەڵک دیاری بکە کاری لێ بکە ئێمە نیمانەوە لە کۆمەلگای ئێمە ئەوە نییە ئەگەر تۆ بزانی ڕادەی شابکردنی کتێب لە کوردستانە زۆرەکەی ئەگەر بگاتە 1000 کتێب چەنی ئەفرۆشەی لە بازاڕای کێ ئەی خوێنێتەوە ئەو کاتە ئەگەینە ئەو ئەنجامەی کە بەڵام ئایا هەر لە ناو ڕۆشنبیرەکانیشە کە جەنابەت کتێبێک کە نووسی هاوڕێیەکت پێت ناڵێن نەدەبواە لەسەر ئەوە بنووسی خۆزگە لەسەر ئەو بابەتە تۆ بۆ مێژوو باش نیت خۆزگە هەر باسی هونەر بکەیت ئێمە لە ناو ڕۆشنبیرەکانی شەهر ئەو گرفتەمان نییە ئەوەیان جیاوازە ئەوە تۆنی پێ بڵێ ڕەخنا بەڵام بێگومان وەکو کورد چۆن ئەگەروانە بێ کورد نین من بەنسبەت خۆمەوە لە خۆمەکە جار هەیە دەگاتە بڕیاردان و دەگاتە حکمدانیش لەسەر ئەوەی کە تۆ لە ئەم کارت پێ ناکرێت بێگومان وایە خۆمان بەرەو ڕووی ئەو قسەیە دەبینەوە پێتەڵە ئەم کارت پێ ناکرێت کە لە کاتێکا کە ئەو نازانێت تۆ چ توانایەکت هەیە کە بیکەی ئەمە لە ورەی لەوانەیە کەسێکی پێگەیشت و گەورە کەم نەکاتەوە بەڵام لە ورەی گەنجێک ئەشکێنێ کە پێڵە تۆ ئەم کارت پێ ناکرێت و ئەم زانکۆیت پێ تەواو ناکرێت ئەم بەشە قورسە بۆ تۆ ئایا ئێمە خۆمان ڕۆشنبیری کورد بەشێک نییە لەو گرفتە؟ من نازانم ئەوەیان تۆزێک لی دوو دڵم ئایا ئەرکی ڕووناکبیر ئەوەیە ئەرکی ڕۆشنبیرە ئەوەیە بەڕاستی ڕێگەی خەڵکی تر ڕووناکاتەوە یان نا ئەویان نازانم ئێمە کەسانێکین کە تقریبان هەر چوارمان لە بواری نووسین و لە بواری ئەدەبیات و لە بواری ڕۆشنگەریە کارەکەین
چی کاریگەریەکمان هەبووە لەسەر ئەم کۆمەڵگایە با مەهاباد خانم دوو زۆر دەخالت دەخالەتێکی پۆزیتیڤ دەخالەتێکی نگەتیڤ ئەوەی کاکە ئەمانج باسیەکە کە ئێمە لە ڕێگەی و ئەنی وەکو نووسەران بابن لە ڕێگەی بەرهەمەکانەوە ڕێنمایی یان ئەگەر نایبنی ڕێنمایی مەرز نییە ڕێنمایی بێت تۆ بیر و باوەڕێک دەرەخەی لە بەرهەمێکی ئەدەبی یا هوەری خۆتە ئەمە وەرگری هەیە کە خەڵکی ترە ئەمە ناچێت بێگومانەوە ئەوە جۆرێک کاریگەری دروستەکە لەسەر تاکەکان یعنی تۆ ڕەنگە بتوانانی لە ڕێگەی بەرهەمێکی ئەدەبیەوە بیرروڕای کەسێک لە شتێکەوە بۆ شتێکی تر بگۆڕی بەڵام ئەمە جۆرێکە لە ینی ڕووناکبیر هەوڵەدا ئەو باوەڕانەی یا فەلسەفەیەکی جوان کە لە ڕێگەی ئاڵوگۆڕی کللتوریەوە بۆ خۆی بەدەستی هێناوە بیگەێنێ بە وەرگر لە میلەتەکەی خۆیان ئەوانە جیاوازە ئەوەی تۆ مەبەستە بەڕاستی ئێمە ئەگەڕێتەوە بۆ بیرکردنەوەی نەگێتیڤی خەڵکی لای ئێمە وەکو وتم ئەمە پەیوەندی بە پەروەردەوە هەیە وەکو دکتۆر فازڵی شووتی یعنی ئێمە کاتەکانمان چەنە کاتەکانمان ینی بۆ خۆمان ناژین وای لێ هاتۆ بۆ کەسی بەرامبەرە ژین وا ڕەفتارەکەین کە خەڵکی تر ئایا ئەوەی ئەو دەستگا پەروەردەیانە بۆ تا ئێستا هیچ ڕۆڵێکیان ئێمە دەبێت ڕۆڵمان بەڕاستی لەوەیە وابێت یعنی ڕووناکبیر بەو شێوەیە بێت تۆ جۆرێک ڕەخنەگرانە لەو کللتورە بڕوانی کللتوری دەستوەردان لە ژیانی ئەوی تر ڕاست یعنی ئەوە هیچ ئەبێ ڕووناکبیر بۆ خۆی ئەو جۆرە سیفەتەیتیان نەبێ بەڵکو لە ڕێگەی بەرهەمەکانیەوە ڕێنماییش بکە لەم ڕۆژانەیە لەم یەک دوو ڕۆژەیە ئەوتارێکی دکتۆر فازڵ لەسەر پەروەردە ینی پەروەردەی مناڵ بوو ئەمە جۆرێکە لەوەی کە چۆن تۆ ڕفتار بکەی لەگەڵ مناڵێکە تەنانەت سنووری مناڵیش بەڕاستی سنوورێکی خۆیە بۆیە ئەو بابەتەم ینی پەیوەندی بەم باستەی ئێمەوە هەیە دکتۆر ڕەنگە خۆی زیاتر بتوانێت ڕووناکی بخاتە سەر بەڵام گرنگە ینی ئەمەیە ئەرکی ڕووناکبیر لێرەوە لە ڕێگەی ئەگەڕێمەوەلات ئەو وتارەی کە مەهاباد خان باسی ئەکا چ پەیوەندیەکی بە باسەکەمانەوە هەیە؟ ئەو وتارەی مەهاباد خان باش بوو ئاماژەیەکی زۆر باش بوو من کە بە حقیقەت لەو وتارەیە من باسم لەوە کردووە باسی سیستێمی پەروەردەم کردووە لە فینلەندا بەڵام مەبەستی باسەکەی من لە سیستێمی پەروەردە لە فینلەندا ئەوەیە کە منداڵ لە منداڵیەوە لە سیستێمێک پەروەردە ئەبێ لەوێ کە لە سنتەری ئەو پەروەردەیە داهێنان هزری داهێنان لای منداڵ ئەکا بە پرۆسی سەرەکی یعنی منداڵ لە میانەی داهێنانەوە فێری زانستە بێ فێری زانیاری وەرەگرێ واتە ئەگەر کەسێک داهێنەر بێ هەر تروسکایی یەک داهێنانی هەبێ کردارێکی داهێنەرانەی هەبێ دیدی داهێنەرانی بۆ ژیان نەبێت فوکس و تەرکیز و جەختکردنی لەسەر کەسێکی کە نابێت لەسەر خۆی ئەبێت عیبەکە لە ناو تاکی کوردایە مەبەست تاکی کورد نییە بەتەنیا لە سیستێمەکەیە لە سیستێمی پەروەردەیە ئێمە تا ئێستا وانەیەکمان نییە لە منداڵیەوە بۆ گەشەی مرۆیی بۆ پێگەیاندنی مناڵ لەسەر فکرەی داهێنان لەسەر فکرەی ئامانجی باش لەسەر فکرەی وەکو مامۆستا مەهاباد باسی کرد لەسەر فکرەی پۆزیتیڤیزم گەشتبینی بۆ ژیان پلاندانان بۆ ژیان کە ئەڵین داهێنان یعنی فوکسکردن لەسەر خۆت یعنی تۆ ناخی خۆت بوونی خۆت ئەەکەی بە سنتەر بۆ شتێکی باش بۆ شتێکی گەشت ئەو کاتە فەشەلت کرد ئەو کاتێک کە نوشتی دێنیت لە ڕاستیە ئەو وەختە فوکست ئەچێتە سەر کەسێکی دیکە ئەوانەی کە تەدەخولی خەڵکی کە ئەکەن بتەوێنێتەوێ بە شێوەیە لە شێوەکان لە ناوەوە شکستی خۆیانە یعنی قسێکی ئۆشۆ هەیە هێنمەوە قسێکی زۆر زۆر جواناڵێ ئەو کەسەی بە خراپ دەربارەی تۆ ئەدوێ تەدەخولی تۆکە باسی خۆی ئەکا باسی تۆ ناکات ئەو کەسە باسی خۆیەکە باسی تۆ ناکە ئەو کەسی تەدەخولی تۆ ئەکا گزارش لە خۆیەکە بەڵام ئێوێ بەسەر تۆیە بیشکێنێتەوە پەروەردە لە منداڵیەوە لەم مەسەلەیە زۆر ڕۆڵە بینێت ئەگەر ئێمە کە باز لە ئێمە چی بکەین هەتا ئەو دەورە ببینین لە ناو ئێمە ڕۆڵە ببینین لە ناو دەوری ڕۆشنبیر باوا بڵێن دەوری ڕۆشنبیر دەورێکی میکانیزم نییە میکانیزم بەدەست ڕۆشنبیرەوە نییە یعنی ئێمە ناتوانین بە ڕۆشنبیرە بڵێن تۆ چیەکەی سبینێ
ئێمە ئەم بەرنامەیە ئێستا کە قسەی تیاکەین داواکەین دەنگمانەگەیەنین ئەمانوێت دەنگمان بگە ئەمە ئیشی ئێمەیە ئەو وتارەی کە مەهاباد خان باسی کرد یان نووسینەکانی ئەو یان نووسینەکانی مامۆستا ئامانج ئەمە ئیشی ئێمەیە ئێمە گزارش لە بیری ڕۆشن بۆڵن ڕووناکبیر بیری ڕووناک بیری ڕۆشن ئەەکەین ئەی بەڕای جەنابەت چ ڕۆڵێکی هەبووە حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە لەو ڕوژاندنی ئەو باسانە لە لای منداڵ لە لای گەنج لە ناو پەروەردە چ ڕۆڵێکی هەبووە؟ من بڵێم زەحمەتە ئێستا ئەوە بە سەرپێیی بڵێم سەرجەمی چالاکیەکان وەزارەتی ڕۆشنبیری یا وەزارەتی پەروەردە باز بکەم بەڵام ئاگام لێ لەم دواییە بۆ نمونە کۆنفرانسێک کرا ساڵی پار لەو کۆنفرانسەیە باس لەم لایەنە کرا بەڵام پاش ئەوە میکانیزمی جێبەجێکردنی ئەم بیر و بۆ چونانە ئەم زرانە گەشتە کوێ ئەوە پرسیارێکی تر کاک ئامانج پێش ئەوەی بەرنامەکە دەست پێ بکەین باسی خاڵێکت کرد بەلامەوە گرنگ ئەگەر ئێستا باسیکەی ئەوەی کە مرۆڤ لە بەتاڵی خۆیەوە دەخالت لە کەسەکەی بەرامبەریاکە بەڵێ ینی هەستی خۆ بەکەمزانین هەستی ئەوەی کە نمونەیەکشم بۆ هێنایەوە مەگەر ئێستا لەسەر و شەقامی دەرەوە جەنابەت ئۆتۆمبیلێکت پێبێ لەگەڵ ئۆتۆمبیلێکی تووشی لێکدانەوی لەوانەیە 100 کەس لێ کۆ بێتەوە لەو 100 کەسە 20 بێتە محامی 100 بێتە پۆلیس هەندێکی تێبێتە ڕۆژنامەنووس لەبەرەوەی خۆیان هیچیان پێ نییە بۆچی خۆی دەرخا بۆ شێوەیە یان کابرا دەستی بەتاڵە لەسەر جادەکە وەستاوە لەوێ بینێ شتێ قەوماوە دێ خۆی تێڵەکێشت بەڵام لە وڵاتێکە ئەگەر سیستەمێک هەبێت ئەگەر یاسایە کە بێ بزانرێ دوو کەس شەڕیان کردووە لێ پۆلیس دێ و مەسەلەکە حەلەکە بەڵام لێرە ئەوە نییە لێرە لەبەر پیاوەتی کابرا بینێ دوو کەس شەڕیانەت ئەگەر فریانەکەوێت لەوانەیە یەکتری داپاچن اینجا ئەوە بێتەوە شێوەی پەروەردەی فەرهەنگی ئێمە هەر لە لەدایک بوونەوە کە ئێمە لە دایکە بین لە باوکەوە لە باپیرەوە هەتا ئەڕوا وا فێرکراوین کە ئێمە کاری باشە بکەین بەبێ ئەوەی بۆمان لێک درێتەوە کە هەندێشت کاری تۆ نییە ئەوە ئیشی ئێمە نییە هەر تاکێکی و کەم تاکی کورد هەیە لی پرسی دەربارەی سیاست شارەزایە دەربارەی مۆسیقا شارەزایە دەربارەی ئەوێ قسەی لێ بکات نەک شارەزایە بەڵام ناڕاستیە شارەزان نیە اینجا ئەو کێشە ئەو گرەی خۆ بەکەمزانینە ناو مرۆڤی کووردا هەیە ئەگەر ئیجازەم فەرمووی قسەکانی مامۆستا دکتۆر فازڵ و مەهاباد خان ئێمە باسی زمینەی چیەکەین لە چه زمینەکانی ئیشەکەین بە قەناعەتی خۆم ئێمە لە کۆمەلگایەکە ئیشەکەین قسەکەین یا خەریکی کۆمەلگایەکەین بڕ ئەوەی کە بڵن چاکی بکەین نەک ئێمە هەموو ئەو کەسانی کە گرنگی بۆ باسادن ئێمە لە کۆمەلگایەکە هێشتا خاوە هێشتا کۆمەلگایەک من ناتوانم پێی بڵم میلەت هێشتا لە سەرەتایە کۆمەلگایەکی تازە گەیشتۆتە لە هەندێک شوێن گەیشتۆتە ئاستی شاری شارپەرستی بەڵام نەبووتە نەتەوە پەرستی یا وڵات پەرستی باشە ئێمە باسی وەزارەتمان کرد و باسی حکومەتمان کرد و باسی پەروەردەمان کرد تاکی کورد چۆن نەتوانێت بەرەنگاری ئەو حاڵەتە ببێتەوە کە ئێمە هەمومان دەیان و سەدان پرسیارەتەوە بەرامبەرمان لە بەرامبەر ئەو پرسیاران نابین ئەم سەفەرە مەکە و ئەم کارت پێ ناکرێ و ئەمەد بۆ کرد و ئەمەد لێ جوان نییە و هەتا حەدی حکومدان و بڕیاردانیش لەسەر ژیانمان تاک وەکو تاک ئەبێت چی بکە منوازن تاک جا ناکرێتەوە لەو کۆمەلگەی کەتیاشی لە حکومەتەکەش جا ناکرێتەوە نەک ینی ئێمە و حکومەت و دەسەڵات و وەزارەت هەمووی بەیەکەوە یەک ئەڵقەیەکە بێکەوە بەسراوەتەوە ئەگەر باسی خۆت بکەین خۆمەوە دەست پێ بکەم منیش وەکو کوردێک بەڵێ وڵات تەدەخولی هەموو شتێکم لە هەندێک جارە کە ڕەتی بە منەوە نییە کەسێک تەداخل دەکات چۆن هەمان پێم ناخۆشە زۆر جار پێم ناخۆشە و کاری تۆ نییە بەڵام ئەوە شتێکە لە ناخی خۆمایە ئەمە هەوڵە دەم چارەسەریکەم وازانم هەموو کەسێک لە ئێمە ئەو سفرهێتیا هەیە بە چاک یا بە خراپ حەزەکەتە دەخولیەوە بکە ئەوی شەگەڕێتەوە بۆ ئەوی کە باسم کرد کە گرەیەک لە ناخی ئێمەدا هەیە گرەیەک لەوەی کە من بۆ دەورێکم نییە لێرەدا ئەو مەسلەی کە جەنابەت باسەکەی چۆن چارەسەرەکەی وازم کاری ڕۆژ و دو ڕۆژ و ساڵ و دو ساڵ نییە ئێمە هێشتا زۆرمان ماوە ڕۆشنبیر واجبی ئەوە نییە کە نەبێت کە بتوانێت نەبێ بە بەشێک لەو گرفتە وەکو گرفتێکی کۆمەڵایەتی کە پێمان ناخۆشە و ئەشزانین کە غەڵەتە ئەگەر کەسێک لە بەرامبەرت حکومت لەسەر بایان دەخالەتت بکە ئەوە واجبی ئێمە نییە واجبی ڕۆشنبیرەکان نییە کە ئەوان خۆیان نەبن بە بەشێک لەوە و ئەوان دەخالەتی کەسانی تر نەکەن بۆ نمونە ئێمەش بەشێکی بورە مامۆستاگەر چۆنانی مەسلەی کولتورە ئەوە ئەمە کولتوری ئێمە دەستێوەردانی یەکتر کولتورێکی زۆر ئاساییە لای ئێمە
من بۆ نمونە کولتوری سویدی دێنمەوە مابەتخانش لەوێ ژیاوە ئەزانێت لە کولتوری سویدی لە منداڵیەوە مناڵ فێرەکەن دەخالەتی خەڵکی کە نەکات و تەدەخلی ئیشی یەکێکی کە نەکات نەک لەبەر ئەوەی تەنیا ڕێزی بەرامبەرەکەی بگرێ بۆ ئەوەی یەکێکی کە بەرامبەرەکەی تەدەخلی ئیشی ئەو نەکات یعنی ئیزعاجم ناکەم بۆ ئەوەی ئیزعاجم نەکەیت لەسەر ئەو فەلسەفەیە ئەڕوا ئەمجا ئەمانش بنەمای هەیە بۆ تەدەخل نەکردنی خەڵک بۆ دەستەکاری خەڵک وەرەدا یەک لەبەر حەسادەت لەبەر ئێرەهی لەبەرەوەی ڕقی لێ بێتەوە لەبەرەوەی ئەو سەرکەوتووە ئەم شتانە لە منداڵوە فێریەکەن یەکەم شت کە بەراوردی خۆی نەکات بە یەکێکی کات کە ئەو لە یەکێکی کە ناچێت و ناژوێت لە یەکێکی کە بچێت فێری ئەوەی ئەکەن کە فکرەیەکی هەبێ داهێنانێکی هەبێ پلانی هەبێ و ئامانجی هەبێ ئامانجی گەورە ئامانجی بچوو ئەمانە میکانیزمی ئەوەیە کە تۆ پەروەردە مرۆڤ پەروەردە بکەیت کە ببێ بە مرۆڤێک تەدەخلی ئیشی خەڵک نەکات یعنی میکانیزمی هەیە. سپاس مامۆستا ئێستا ڕای دەروونناسێکمان وەرگرتووە لەگەڵ مامۆستایەکی ئاینیش بابێکەوە ببینێت. ژمارەیەکی زۆر لە دەروون زانان یان زانایانی دەرونی جەخت لەسەرەوە دەکەنەوە کەوا گرینگە مرۆڤ لە ژیاندا پلان و بەرنامەی خۆی هەبی شێوازێکی تایبەتی هەبی بۆ ژیان هەروەکو ئەدلەر باز لە جۆری ژیان و لایف ستایل دەکا و پێویستە تاکەکانی تر ڕێز لە شێوازی ژیانی ئەو کەسانە بگرن و هەوڵ بدەن تایبەتمەندیەکانی ئەو کەسە پێشێل نەکەن و دەست نەخەنە کاروبارە تایبەتیەکانەوە بە بەردەوام پێویستە تاکەکان ڕەچاوی ئەو بوارە دەرونی کەسی تر بکەن ئەو خاڵانی کەوا تایبەتە بەخۆی بیپارێزن لە شێوازی مامەڵەکردنی ڕۆژانە لە شێوازی لەبەرکردنی جلو بەرگ و پۆشاک یان زۆر شێوازی تر کە ڕۆژانە ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکاگە کاریگەری لەسەروان نەبی کاتێک کەسێکە بینین بۆ نمونە دەڵێن بۆ تەعیم بووی لەبەرچی تەعیم بووی معاشت چەندە یان زۆر جاری وا پرسیار دەکرێت چێوە دەچی بۆچی دەچی چێت لەگەڵا یعنی هیچ پێویست بەوە ناکە ئەو پرسیارانە بکرێ زۆر جاری وایە تەداخولکردنی ئیشی شەخسی بەرەو هەلاکەتت دەبا بەرەو نەمانت دەباتن ئەمەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی لێوە کردووە بەڵام لە یەک حاڵەتیدا تەداخولکردن واجبە لە چه حاڵەتێکە ئەو حاڵەتەی ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر ئەگە ئێمە نەهی لە منکەر نەکەین کەواتە لێرە ئەمام ئەڵڵا بەرپرسیارە بین هەم لە دنیا هەم لە قیامەت تووشی سزا و عوقوبەی خوای پەروەردگارە بین. بابێنە لای جەنابەت کاگامات ئاین وەکو مامۆستا ئاینیەکە ئێستا گوێمان لێ بوو باسی کرد الأمر بالمعروف والنهي عن المنكر هەمومان نەزانین ڕۆڵێکی نێگەتیڤی هەیە یا پۆزەتیڤ لەو بارە دەکرێتەوە سەر ئاستی تێگەیشتنی ئینسانەکە ئایا من پێویستم بەوە هەیە ئاین بە من بڵێ ئەوە باشە یا خراپە ئاین وەکو ڕۆڵێک یا بە تاکەکان کە بۆت هەیە ئەو شتەی پێت باشە ئەمری پێ بکەی لەسەر بەرامبەرەکەت پێ بڵێ ئەمە ئەو پێ وایە بەڵام من بۆکو تاکێک وەکو خۆم وازانم گەشتومەتە ئاسێک بزانم ئەوە باشە یا خراپە پێویست ناکە بۆی من بڵێ ئەو شتە باشە یا خراپە خراپە و باشە لە ڕوانگەی ئینسانیت و من تەماشایەکەم وەکو مرۆڤێک پێدوانیە لە ناو کۆمەڵگەی ئێمە پێمان ئاسایی بێت ئەگەر کەسێکی ئاینی دەخالت لە ورترین و تایبەتترین شتی ژیانمان بکە و ئەوەش بوو بێت بە کاریگەری هەبێ لەسەر نەریتەکە کە بووە بە باو کە کەسانێک دەخالت لە یەکتریا بکەن ئاین ڕۆڵێکی وای نەبووە ئەوە تەنها ئاینی ئیسلام نییە هەموو ئاینێک ئەوەی هەیە ئەو دەستکاریکردنی ئەوەی هەیە بەڵام بەجورئەتەوە من خۆم لێرە ئەیڵێم وەکو هەموو ئینێکی تر کاتێککە بڕام بە شتێکە لە ڕوانگەی ئینسانیەتەوە لە ڕوانگەی مرۆڤایەتیەوە ئەو شتە ڕاستە منی کەم کاتێک زیانم بۆ کەس نییە دەنگە دەنگ ناکەم خەڵک عزیەت نادەم درۆی لەگەڵا ناکەم بۆ فام لە ئیشەکەمە بۆ نمونەیە نەکەوە باسیکی خۆم بکەم بەڵام لەوەی کە هەر کەسێک بە ناوی ئاینەوە بێت ڕێگەی بە من نیشاندایە بڵێ ئەوە ڕاستە ئەوە خراپە وەسم بەوە دەست ناو کار و ژیانی منەوەیە من خۆم بەوە مرتاح نیم. مەهاباد خان ئاین و دابوونەریت لێرە گرێدراوی یەکترینین بووبن بە تێکەڵ بووبن تێکەڵ کێش بووبن لەوەی کە کەسێک زۆر بە ئاسایی بە تۆ بڵێ
بۆ بە ڕۆژوونیت لەگەڵ ئەوەی پێت بڵێ بۆ مەسەلەن ڕەنگی ڕەش زیاتر لە بەرەکەی هەمووی وەکو یەک نییە هەمووی دەخالەتکردن نییە لە ژیانی تایبەتیتە خۆ بێگومان لە ڕاستیە ئاین لە کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەشێکی زۆری کللتوری ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەتوانم بڵێم یعنی ڕێژەیەکی یەکجار بەرزی پەیوەندیدارە بە ئاینەوە و ئاین ئامرازێک بووە بۆ ئەوەی کە تەداخل لە ژیانی تاکا بکرێت لەوەی کە کللتورێکی فەردی یا تاگەرایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست نابێ پەیوەندی بەوە هەیە کە ئاین ئەوەی بۆ خۆی بەڕەوا زانیوە یا پیاوانی ئاین کە بچنە ناو وردەکارەکانی ژیانی تاکەوە یەک بە یەک تاک و خێزان و کۆمەڵ بە خۆیان بە پرسیار بزانن لەوەی چی خراپە چی چاکە لە ڕوانگەی ئەوانەوە یعنی من ئەو پرسیارم هەیە ئایا مرۆڤێکی پێگەیشتوو لە ڕووی عەقڵەوە بە خۆی نازانێت چی چاکە و چی خراپە تا کەسێکی تر بێ ڕێنمایی بکات بێگومان ئەمە لە ئاستی پەروەردەشە لە وڵاتی ئێمە و وڵاتەکانی دەوروبەریشمان بە هەمان شێوە منداڵ لە پۆلی یەکی سەرەتاییەوە فێری ئەوە ئەکرێ ینی منی ئەسەردرێتەوە بە پێچەوانەی ئەوە لە کولتوری ڕۆژ ئاوایە ینی ئێمە هەرسێکمان کە لێرە میوانین لە لای تۆ هەرسێکمان لە ساڵانێکی زۆر لە سوید ژیاوین و کاریگەری پەروەردە و کولتوری ئەوێ بەسەرمانەوە هەیە و ئەیبینین جۆرێ لە جۆرەکان ڕەنگە بڵێم لە بەرهەمەکانیشمانە ویستومانە ئەو فەردگەرایە ئەوەی کە من بەرجەستە ئەکات بۆ مناڵ لە سەرەتاییەوە ینی لە یەک ساڵیەوە لە باخچەی ساوایانەوە مناڵ فێری ئەوە ئەکرێ منی بەرجەستە بێت نەک منی بسەردرێتەوە بە پێچەوانەی ئەوەش لە لای ئێمە من ئەسەردرێتەوە کۆ زیاتر دەورە بینێ لە بیرکردنەوەی مناڵ زۆر سپاس کاک دکتۆر ئەو دەخالەتکردنی کەسێک لە کەسێکی ترا لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریەکی هەیە لەسەر ئەو تاکەی کە بەرامبەر ئەو پرسیار و ئەو دەخالەتکردنانە ئەبێتەوە لە ڕووی دەرونیەوە من پێم وایە هەموو مرۆڤێک مرۆڤ نییە حەز بکە یەکێک دەخالەتی بکە ڕەنگە مرۆڤ حەز بکە لەوەی گوێی لە پێشنیاز بێ گوێی لە بۆچوونی باش بێ گوێی لە ڕێنمایی باش بێ بەڵام نەک وەک دەخالەت یعنی با بڵێن هەر یەکە و ڕەنگە مامۆستایەکێ بێ لە ژیانە من یەکێک خۆم یەکێ بە مامۆستای خۆم یەکێ بە پێشەنگی خۆم یەکێ بە مۆدێل و بە گایدی خۆم وەرگرم بەڵام نەک بە معنای تەدەخل لە هەرو لێدوانەکەیە من دوشتی ینی زۆر بە کەڵکم گوێ لێ بوو یەکەم ینی مامۆستای دەروونناسکە ئەڵێ مرۆڤ ئەبێ ئامانجی هەبێ ئەو کەسی کە ئامانجی هەبێ و پلانی هەبێ بێ بەدی بهێنێ لە ڕاستیە کاتی نابێ بۆ ئەوەی دەست لە کاری خەڵکی تر وەربدا لە وتەکانی مامۆستای ئاینیش ئەوم زۆر بەدڵ بوو کە خەڵک زۆر باس لە ژیانی وردەکاری خەڵکی تر ئەکا کەسی تر ئەکا ئەمە کە دێنە سەر پەروەردە بۆ نمونە مامۆستای ئاینی باسی موچەی کرد موچەکە چەندە یا با بڵێن چەند وەرەگری و چیەکەیت و چۆنەژەیت ئەوە بە حەقیقەت کە دێنەوە سەر پەروەردە لە منداڵیەوە دێنەوە سەر مۆدێلی ئەوروپی یا با بڵێ مۆدێلی سویدی لە منداڵیەوە فێرەکرێ نەپرسێت لە کەس نەپرسێ بڵێ موچە چەندە بەڵێ ڕەنگە برایەکت هەبێ لە وڵاتی خۆت 20 ساڵ لەوێ لەگەڵ بێ لە ڕوود نایە پێی بڵیت نابێ پێی بڵیت موچەت چەندە و هەروەها ناشبێ لێی بپرسی بڵیت دەنگ بۆ کام پارتی ئەدەیت دەنگ بۆ کام حیزب ئەدەیت من بیرم دێ لە دەنگدانە لە هەڵبژاردنەکانی ئەم جارەیە لە پارتی سامی عەبدوڕەحمان وەستا بووم مایکرۆفۆنێک هات وتیان دکتۆر دەنگ بۆ کێ ئەدەیت وتم نایڵێ چۆن وتمۆشتێکی تایبەتیە بەڕاستی ئەوەش نابێ بکرێت میدیا چ ڕۆڵێکی هەبووە لەم بوارە بۆ وشیارکردنەوەی خەڵک ئەوە نمونەیەک بوو لە میدیایە کە بە پێچوانەوە بەکاری دێنێت ئێمە ئەبێ ئەو خصوصیاتانە یعنی احترامی بگرین من پێم وایە مرۆڤ بۆی هەیە بانگاشەی شتێ بکە یعنی حتا ئاینیش بۆی هەیە بە خەڵک لە وەرن بە ڕۆژوو بن ئەبێ بە ڕۆژوو بن ئەبێ نوێژ بکەن بەڵام بڵێ لە وجهەت نەزەری خۆمەوە لە ڕوانگەی خۆمەوە تا ئەوەندەی قانون ئەبێ و نەبێ قانون دەستنیشانی بکە پێ دوایە میدیا چ ڕۆڵێکی هەبوو بێ لەو
لەو مەسەلەیە هەوڵیاوە ڕۆڵی هەبێ یان ڕۆڵێکی خراپی هەیە و هەوڵی داوە نائاگایانە. من پێم وایە هەوڵی داوە چکە بۆچی با ئەمە ڕازگۆ بین لەو شتەیە ئەو شتانە ئێمە ئەینووسین ئەم بەرنامەیسە ئێمە ئەیکەین ئەمانامی میدیان وامژی میدیای کوردیە دیارە میدیای کوردی ئەیوێ شتێ بکە بەڵام بەڕاستی تا ئێستا بە بەرنامە ڕێژی ئیشی بۆ نەکراوە یعنی هەر هەوڵی ڕۆشنبیرەکانن وتارە نووسین دێن بەرنامەکەین سیمینارەکەین هەندێک زار وەرکشۆپەکەین بۆ ئەوەی ئەم شتە گەرماوگەرم بێ و ئیشی لەسەر بکرێت بەڵام بۆ نمونە ئێمە من بڕواناکەم لە میدیا بەرنامە ڕێژی بۆ ئەم مەسلەیە کرابێ کار لەسەر بینایی فەرد لەسەر گەشەی مرۆیی لەسەر ئەندازیاری خود ئەندازیاری زات لەسەر پەروەردەکردنی گەنجان ئاراستەکردنی گەنجان ئەوەی کە مامۆستا ئامان ئیشارەتیدا نەبوونی ئینتیما دروستکردنی ئینتیما دروستکردنی ئینتیما زۆر زۆر گرنگە بۆ خۆشەویستی وڵات بۆ خۆشەویستی خاک بۆ خۆشەویستی ئایندەیش. بەڵێ زۆر سپاس. بابینە لای میوانەکانمان بزانین پرسیارێکیان لا گەڵاڵە بوو بێت یان ڕایەکیان هەبێ با بفەرمونون. سەرەتا بە خێناتنی میوانە بەڕێزەکانەکەم من پرسیارێکم بۆ دکتۆر مەهاباتەیە ئایا بەڕێزت ئایا بەڕای تۆ مایکەکەت کەمێک دوور بخەرەوە ئایا بەڕای تۆ سیستەمی نوێ بۆ پەروەردە دەتوانێت ئەو کۆمەلگا بەرەو پێش بەیان ئەو کێشەیە چارەسەر بکات پرسیارێکیش بۆ مامۆستا ئامانز مامۆستا ئامانز ئەتوو هەندێک تەداخول بە هاندان نابینیت بۆ کەسەکان لە کۆمەلگا سپاس. فەرموو بەڵێ مەهابات خان پێش شتی باوە ڕاستکە بە من دکتۆر نییە قەیچێکا دکتۆرایکی پێبەخشیت زۆر سپاسیەکەم بەڕاستیەوە بەڵام سیستەمی نوێی پەروەردە لە ڕاستیە تەنیا ناوی نوێیە ئەوەی کە ناویشینراوە سیستەمی سویدی هیچ پەیوەندی بە سوید ینی ئەو سیستەمەوە نییە کە ئێمە لە سوید شارەزاین و ئەزانین چۆن مناڵ پەروەردەکە تەنیا ناوێکە و سیستەمی پەروەردە بە ڕای من بەو گۆڕانکاریانەشەوە کە بەسەری هات هێندەی وێرانتر بوو کاریگەری پۆزیتیڤی نەبوو بەڕاستی ئەگەر ئێمە ئەمانەوێ تاک دروستکەین لە کۆمەلگەی خۆمانە پێویستە گۆڕانکاریەکی زۆر جددی بکەین. چەند ساڵی پێش ئێستا کۆنفرانسێک کرا و دوای ئەوە باس لەوە کرا سیستەمی پەروەردە گۆڕانکاری بەسەردێ لە سەرەتای کۆنفرانسەکە وتارێکی سەرۆکوزیران دانرا سەرۆکوزیران خۆی لە کۆنفرانسەکە نەبوو تۆمار کرا بوو لە سەرەتای کۆنفرانسەکەەوە باس کرا ئەگەر ینی باسی فەلسەفەی پەروەردە کرا کە ئەو گۆڕانکاریەکەین بەڵام هیچ لەو گۆڕانکاریە کە لە وتارە هات لە با بڵێن هیچ میکانیزمێک نەبوو ئەو وتارە جێبەجێکە ئەگەر ئەوە ینی بەڕاستی جێی دڵخۆشی بوو کە باس ئەوە کرا وا ئەەکەین وا ئەەکەین لە سیستەمی پەروەردە بەڵام جێبەجێ نەکرا ببنە کردار بڵێ ئەگەر میکانیزمی جێبەجێکردنی ئەو قسە باشانەی کە ئەکرێ ڕاستە هەبێت لەوانەیەەکەش هەبێت بەڵام هەنگاوەکانی بۆ نەدێت مامۆستا ئامانج بۆ پرسیارەکەی ئەو گەنجە دەستێوەردان لە کاری خەڵک جیاوازە لە ڕێنمایی پەروەردەیی کاتێککە تۆ ئێمە باسی دەستێوەردانەکەکەین بەڵێ دەستێوەردان ئەو برادرە فەرمووی ئایا هاندان دێ من پێم وانە دەستێوەردان هاندان بێ بەڵکو دەستێوەردان بێزارکردنە ئەگەر تۆ پێویست بە هاوکاریەک بێت یەکێک بێت ئامۆژگاریت کە ئامۆژگارێکی پەروەردەیە و شتێکی ترە بۆ نمونە من چیرۆکێکە نووسم هەواقان خوێنێتەوە بنوە ئازانم ئەوە باشترە ئاوها بێت ئەوە ڕێنمایەکی پەروەردەیانەیە ڕێنمایەکە کە لە کەسێکی شارەزاوە بۆ من دێ یا مامۆستا فازڵ شتێکە نووسێت دەربارەی تیاتر یا دەربارەی شانۆ یەکێکی لە هاوکاری خۆی دێ پێڵێ ئەو ئاوایە ئەوە لە چوارچەوەی کاری خۆیانەیە بەڵام دەستێوەردان من هەرگیز بە هاندانی نازانم بە پێچوانە پێم وایە بێت و هۆی ڕێگرتن لە گەشەکردنی ئینسان. بەڵێ با بزانین لە گەنجەکان ڕای کێتر فەرموو بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم بەس پرسیارەکەم بۆ دکتۆر فازڵە ئایا کەسە ڕۆشنبیرەکان کەمتر تەدەخلی ژیانی تای دەکەن یان کەسە ناڕۆشنبیرەکان زۆر سپاس. با مامۆستا وەڵام بداتەوە خۆی بە مەفروزە کەسی ڕۆشنبیر کەمتر تەدەخلی ژیانی خەڵک بکە چۆن بە حقیقەت ڕۆشنبیر
ینی خۆی پێویستی بە فەزایەکی ئازادی هەیە کەس تەدەخولی ژیان و بیر و بۆچوونی نەکا ئەوەندەی ڕۆشنبیر داواکە ئازاد بێ و بیری ئازاد بێ و ئەندێشەی ئازاد بێ و کردداری ئازاد بێ هەڵبەتە ئەبێ ئەوە ڕنگ بداتەوە لە ئیشی خۆی من پێم وایە هەمیشە ڕۆشنبیر کەمتر تەدەخل لە ژیانی خەڵکەکە. بەڵێ فەرمو. من پەروین بەنگی قوتابی زانکۆم پرسیارێکم هەیە ئارەسەی هەرسێ بەڕێستان دەکەم دوای ئەوەی ئەو بارودۆخە ناهەموارە ڕووی لە کوردستان کرد و تەسیرێکی زۆری هەبوو لەسەر قەیرانی دارایی حکوومەت چەند بڕیارێکیدا ئەو بڕیارانەی لەژێر ناونیشانی چاکسازی و لەژێر ستای چاکسازی ئەم بڕیارانەیدا یەکێک لەو بڕیارانە داخستنی هەموو ڕێکخرا و سنتەرە مەدەنیەکان بوو کە بەڕاستی ئەمانە کاریگەریەکی زۆریان هەیە لەسەر بواری ڕۆشنبیری تاک یعنی بەڕای من حکوومەت ئەم بڕیارەیدا بڕیارێکی چاکساز نەبوو چونکە ئەمانە تەسیرێکی زۆر کەمیان هەبوو لەسەر بودجەی حکوومەت بەگشتی ئێوە وەکو وەکو تاک ینی ڕۆڵتان هەبوو وەکو تاکێکی ڕۆشنبیر ڕۆڵتان هەبوو لەسەر ئەوەی کە ینی ئەم سنتەرانە دانەخرێن چونکە بەڕاستی ئەم بوونی ئەم سنتەرانە زۆر گرنگە لە کۆمەلگایە بە تایبەتی لە کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای کوردی کە زۆر پێویستی بە ئەم جۆرە سنتەرانەیە لە بواری ڕۆشنبیری بابەتەکە پەیوەندی بە تەداخولکردنەوە هەیە ئەگەر پرسیارێکت لەو بارا هەبێ مەبەستت ئەوەیە کە ئەو ڕێکخراوانە ڕۆڵێکی باشیان هەبووە لەوەی کە خەڵک هوشیارکەنەوە بۆ ڕێکخراوانە ئەسان دامەزراندیان بۆ ئەوە بووە بۆ کارکردن لەسەر ڕۆشنبیری تاکی کۆمەلگا بووە ینی ئێوە وەکو تاکی کاریگەریەکیان هەبوو بێت بەڵێ من خۆم بەشداریم کردووە لەم ڕێکخراوانە لە چەندین خۆلا بەشداریم کردو زۆر ئیسیفادەم کردووە بەڵام داخستنی ئەم ڕێکخراوانە بەڕاستی من بە خاڵێکی نێگەتیڤ دائەنێم ڕاستە حکوومەت زۆر بڕیاری تریدا بەڵام بەڕای من ئەمە ینی بڕیارێکی چاکساز نەبوو و تەسیرێکی ئاواشی نەبوو لەسەر بودجەی حکوومەت بەگشتی ینی ئێوە وەکو تاکی ڕۆشنبیر هیچ ڕۆڵێکتان نەبوو بۆ ئەوەی ینی کارێک بکەن و زۆر پێم سەیرە هەتا وەزارەتی ڕۆشنبیریش ینی هیچی نەکرد با پرسیارەکە لە مەهاباد خان بکەین پێت وایە کە ئەو ڕێکخراوە مەدەنیانەی کە باسی ئەکا ئەو ڕێکخراوە مەدەنیانە کاریگەریەکیان هەبووە لەسەر وشارکردنەوەی تاکی کورد بێگومان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەتوانن ئەمرازێکی پەیوەندی نێوان کۆمەڵ و حکوومەت بن لەلایەکە و لەلایەکی تریش ئەو ڕێکخراوانە بەڕاستی ڕۆڵیان هەبووە لەوەی مرۆڤ فێری ئازادیەکانی خۆی بێ ئەرکومافەکانی خۆی بزانێ سەدان وەرکشۆپ و کۆنفرانس لە وڵاتەیە کراوە سەدان دەورە وەکو خۆی وتی لەو خولانەیە بەشداریان کردووە بۆیە بەڕاستی کاریگەری خۆیان هەبووە و دەیان بێت پێویستیشە بەڕاستی حکوومەت هەڵسەنگاندنێکی دروست بۆ ئەوانە بکات ڕاستە بابینەوە لای گەنجەکان خاتونجان فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەتان لێ دەکەم پرسیارەکەی من هەبوونی هاتن یعنی تۆڕە کۆمەڵایەتەکان بە هیچ پێشەکێک چ کاریگەریکی لەسەر ئەو بوارە هەبوو یعنی تەداخولکردنی کەسەکان تۆ بزۆر بە ئاسان دەتوانین لاپتۆپێکی مۆبایلێک لە بەندەستە پۆستێک بکەیت لەسەر کەسێک یعنی بە تەواوی ژیانی و کەسە ژێران بکەیت بە تایبەتی ئەو سەردەمی ئێستاکە ئەو شتە زۆر باوە پرسیارە ڕاستەخۆ منێکێکمانە کە لە زۆرشان حەزەکەم باسی بکەم ئەو تۆڕی کۆمەڵایەتی و هەموو کەرەستەکان و ئامرازەکانی بڵین کۆمپیوتەر و ئینتەرنێت و شتانە ئەمانە ئامرازی شارستانین ئەکرێ زۆر خزمەتی مرۆڤ بکەن ئەکرێ زۆر خزمەتی کولتور بکەن زۆر خزمەتی ئەدەبیاتی فکری ڕۆشن و ئەندێشەی باش بکەن بەڵام لە کۆمەلگایەکی وەکو ئێمە لەبەر ئەوەی وەکو ئاماژەت پێکرد ئاماژێکی زۆر باشە کوتوپڕ هاتنە ناوە بە ناو کۆمەلگایەک لە ڕەنگە بڵێم لە بنەمایەکی زۆر چی بڵێم ینی فەلاحی بڵێم یان گوندی بڵێم گەیشتنی ناو ئەم قۆناغە بەپەلە لەبەرەوە تەماشا ئەەکەی بۆ شکاندنی تاک بۆ تەدەخڵکردنی تاک بۆ ناوزەڕاندنی خەڵک بە تایبەت ئەوانەی کە لە بوارێکا سەرکەوتون لە بوارێکە داهێنانیانەیە لە بوارێکە ناویانەیە وای لێ هاتووە لە ڕێگای ئەو ناوزەڕاندنەوە لە ڕێگای ئەو سوکایەتی پێکردن زۆر جار ئەگات تا حەدی ئەوەی کە بریندارکردنی ئەو کەسانە بە شێوەیەکی گەلە کۆمە بە شێوەیەکی زۆر خراپ
کاریگەری هەیە لەسەر شکاندنەوەی خەڵکانێکی زۆر لەسەر تێکشکاندنی مرۆڤ تێکشکاندنی ئامانجەکانی ڕوخاندنی ناخیان ئەمە بە حقیقەت ئیشارەتێکی زۆر زۆر باش بوو کە ئێمە لەم بەرنامەیە توانیمان ئاماژەیەکی بچووکی پێ بدەین. کاتمان کەم ماوە کاگ ئامانج پێ وایە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا ڕۆڵێکی خراپیان هەبوو بێ لەسەر کۆمەلگای کوردی لەوەی کە دەخالەتی یەکتری نەکەن کەسەکان بێکمان وەکو مامۆستا فازڵ باسی کرد بە هەمان شێوە لەبەرەوەی بەبێ ئەوەی ئێمە ئامادەکاریمان بۆ کردبێ هات ڕێک وەکەوەیە تۆ کابراایەک بە جلوبەرگی کوردیەوە بە کاوسەڵتۆ بخیتە ناو حوزی ئەوە بڵێ مەلە بکە ئەبێ لە پێشە کابرا فێر بێت جلی مەلە لەبەر کابرا بەڵێ ناکرێت ئەوە بەڵام حەزم کرد ئەگەر مەجارە بێ باسی دووش بکەم وەزم و خانمە بواسی ئەوەی کرد بەس لە کاتەکە تۆزێکەممان باشە زۆر بە کورتی ئێوە وەکو تاک دەورتان چی بۆ لەگەڵ حکوومەتە بۆ ئەو وینانە داخراون ئەو سنترانە جارێکەکەم ببێ ئەوە بڵێم ئێمە حکوومەتێکی ئاوامانەیە حکوومەت ئێمەش ناخوێنێتەوە ئەگەر بیشی خوێنێتەوە لی تێناگا ئەمە یەک دووەم کێ لە ئێمەی پرسیوە بە کوردەکەی کێ لە ئێمەی پرسیوە کەرتان بچەند تا حسابان بۆ بکرێ ئەمە دووسێم وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر بەدەست من بێت ئەیکەمە چایخانەیەکی گەورە وەزگە هەر نەبووایە باشتر ما بادخان ئەگەر قسەیەکت هەبێ بێگومان بەڕاستی ئێمە گەرەمانەوێت لەم بابەتە و بابەتە پەیوەندیدارەکان بە مەسلەی تاک ڕۆڵمان هەبێت چوەک ڕۆشنبیر چوەک دام و دەستگاکان و چوەک سیستەم پێویستە بە بەرنامەوە کاری بۆ بکرێت وەکو تاک وەکو ڕۆشنبیر لێرە و لەوێ بەڕاستی کاری خۆی کردووە و گەیشتویشە پەیامەکەی گەیشتووە و کاریگەریشی داناوە بەڵام ڕەنگەوە لە بازنەیەکی بچووکترا بێ بەڵام ئەگەر پلان بۆ دانراو بێ وەکووتم لە ناو سیستەمی پەروەردە و لە ناو سیستەمی ڕۆشنبیری وڵاتی ئێمە ینی هێشتا ئێمە شتێکمان نییە ناوی سیستەمی ڕۆشنبیری بێ یعنی فەلسەفەی ژیان لە لای ئێمە چییە کاری بۆ نەکراوە ینی هەڕەمە چییە ژین بەڕاستی ژیان ئەبێ فەلسەفەی هەبێ ئێمە ئەمە لەسەر ئاستی دەوڵەتە ئەبێ کاری بۆ بکرێ ئەگەر لەسەر ئاستی دەوڵەتە کاری بۆ بکرێ ڕەنگە قەیرانێکی ئابووریش نەتوانێت بەو شێوەیە ینی دەرونی فەردەکان بشێوێنێ و دەرونی کۆمەلگە بشێوێنێ ئەو کاتە پلانمان ئەبێت چۆن لە کاتی قەیرانیشە ئێمە خۆمان بەڕێوە ئەبین وەکوتم بڕاستی ئێمە دوێ لەسەر سیستماتیکیش بۆ ئەم بابەتە بکرێ سەر ئاسی دەوڵەت لەسەر ئاسی دام و دەستگاکان و تاکەکان و ڕۆشنبیرەکانیش بەگشت مامۆستا فازڵ ئەگەر قسەیەکت هەبێ وڵا ئەمەشت وازم قسەکەمە تاوکرد و قسانەیە بە وەسوونی من ئەرکی سەرشانی ڕۆشنبیر خۆی لە خۆیان ڕۆشنبیر کەڵی ڕووناکبیر ڕۆشنبیر یعنی بیرێکی ڕۆشن بیرێکی ڕووناک ئەندێشەیەکی چاک پێشکەشەکە خۆی تعبیر لەوە ئەکا بێ ئەوەی ئەو بیر لە میکانیزم بکاتەوە بیر لەو کاتەوە چۆن خەڵک بگۆڕێ ینی ئەوە ئیشی ئەو نییە ئەو خۆی تعبیر لە ئەندێشەی گەشەکە بەڵام کە دێنە سەر میکانیزمی جێبەجێکردن بە حقیقت ئەوە مەسلەیەکی پەروەردەییە کە ئەڵێن مەسلەیەکی پەروەردەییە زۆر جار تەنیا بیر لە وەزارەتی ڕۆشنبیریەکردن بەڵام ئەمە ڕاست نییە وەزارەتی پەروەردە یەکەم بەرپرسە وەزارەتی خوێنی باڵا دووەم بەرپرسە وەزارەتی ڕۆشنبیری سێمە وەزارەتی ئەوقاف وەزارەتی کار لە ڕاستیە هەموو وەزارەتەکان ئەمە پرۆسی شارستانیە پرۆسی شارستانی یعنی ئەبێت تێکڕای وەزارەتەکان و دەستگاکان و هەموو جمکەکانی کۆمەلگا تیایە بەشدار بن بە خێزانیشەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئەو گەنجە جوانانە و سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیز کاتێکی خۆش.